حکومەتی عێراق بۆ واکا لە میلەتە ئەوە مانگی شەشە خەڵک بێپارەیە ئەوانەی کە وەزیفەیان هەیە و ئەوانەی کە لە دائیرەکانە مۆزەفن بێپارن بەڵام ئێمەی خاوەن پێداویستی تایبەت داواکەین لە هەموو دوکان و بازار و جادە و شەقام و ماڵ و مۆزەفین بە یەک جار داوای مافەکانی کەمەندامان و مافەکانی معاشخۆران و مافەکانی مۆزەفین بکەن. حکومەتی عێراق بۆ واکا لە میلەتە. من بیر و باوەڕم وایە کەمەندام زیاو لە حەت تەسیری لە عیلاجەکانی کردووە، تەسیری لە کرێپاس و لە کرێ تەکسی کردووە. زۆربەی کەمەندام ئیمڕۆکە ئاگادار کراوە لە شارەکانی هەرێمی کوردستان کرێ سەیارەی پێ نەبووە. بارودۆخێکی وای ڕەخساندووە کەمەندامی عەسەبی کردووە، بێتاقەت بووە، عیلاجی نییە، نانی نییە، خواردنی نییە، ناتوانێت جلوبەر بکڕێ، ناتوانێت کرێخانوو بات، ئەگەر قووت بکڕێ کرێخانووی نییە، ئەگەر کرێخانوو با قووتی نییە. موچەی خاوەن پێداویستی تایبەت بن چونکە موچەی ئێمە کەمە، موچەی ئێمە زۆر نییە، 100,000 بە 150,000